سەبارەت بە هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عراقی تا ئێستا هەوڵەکان بەردەوامن بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عەمار بەهادلی شارەزای سیاسی دەکەین کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێت. دەوڵەتی یاسا ئەم دەستپێشخەریەی پارتی بەرز نەرخان داوە لەلایەنەکان دەکات کە پێشوازی لێ بکەن سەبارەت بە پرسی سەر و کۆمار کە عەبدوڵەتیف ڕەشیدی دەستنیشان کرد، ینی دەستپێشخەری دانا. ڕای تۆ سەبارەت بەمە چییە؟ سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێز لە ڕاستیدا ئەمڕۆ یان بەیانی ئەو کۆبوونەوەی کە دەکرێت بۆ هەڵبژاردننی سەر و کۆماری عێراق هەموو سیناریۆکان ئامادەن لە گۆڕپانەکەدا لە هەموو سیناریۆی سێکی پەخەر و کشانەوەی ئەو هەروەها بە دوو کاندید بەشداری بکرێت لە کۆبوونەوەکەدا بۆ ئەوەی کەوا گەیشتن بە گەڕی دووەم و زۆرینێکی سادە هەبێت. ئەمە کە لە مادەی هەفتەی دەستوردا هاتووە لە هەمان کاتدا سیناریۆیشی تەوافق هەیە. ئێمە بە دووری نازانین کەەوە ئەم سیناریۆیە هەبێت ڕێککەوتن هەبێت لە دوا ساددا لە نێوان چوارچەوەی هەمانجی و پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تێپەڕاندنی بەڕێز ڕێبەر ئەحمەد بۆ پۆستی سەر و کۆمەرە. بەڵام ئێمە قسە لەسەر سیناریۆی نزیک دەکەین کە کەسێکی تەوافقی هەبێت. ئەم کەسایەتی تەوافقیە کە هەموو لایەنەکان پاڵپشتی بکەن، پارتی و یەکێتی بە هەمان شێوە پاڵپشتی بکەن. وێ ڕای تەواوی وێ ڕای جگە لە لایەنەکە دیکە لە گۆڕان و نەوەی نوێ ئەوانش پاڵپشتی بکەن. ئەمڕۆ لە ڕاستیدا ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی لایەنە کوردیەکاندایە. بەڕاستیە ئەمە ڕاستی ڕێگری ناکە لەوەی ئایا هاوبەشە سیاسەکانی دیکە بە تایبەت چوارچێوەی هەمانجی ئەوانش بەشێکن لە بڕیارەی کەوا دەدرێت کە بەیانی ئەم بڕیارە دەدرێت بەو پێی کە ئێستا بابەتەکە پێویستی بە نیسابی یاسایی هەیە، هەروەکو چۆن دادگای فیدرالی هاتووە بە بڕیاری کۆتایی کە پێویستە زۆرینەیەشی گرنگ هەبێت بەو پێی کە کاندیدی سەر و کۆمار پێویستی لە گەڕی یەکەمدا پێویستی بە دەنجی زۆرینە هەیە بۆ ئەوەی کەوا بگات بە پۆستەکەی. بەڵام ئەگەر هاتوو زیاتر لە دوو کاندید هەبوون بۆ کێبڕچێکردن لە کاندیدی سەر و کۆمار ئەو کاتە ڕەنگە بچێتە گەڕی دووەمی هەڵبژاردنەوە کە ئەوانەی کە زۆرترین دەنگ بەدەست دەهێنێت ئەو ببێت بە پۆستی سەر و کۆمار لە نێو دوو کاندیدەکەدا. بۆیە ئەو کاتە سەرکەوتن بۆ ئەوە دەبێت کە زۆرترین دەنجی بەدەست دەهێنێت کە بەم شێوەیە دەبێت. کێشە گەورەکە لێرە لە چیدایە؟ ئەمڕۆ کە زۆرینەی لایەنە سیاسیەکان خۆی لێ بەدوو دەگرن کە ئەوش ئەوەیە ترس هەیە ئەوەیە کە نیسابی یاسایی تەواو نەبێت، کۆبوونەوەکە نەکرێت، چونکە ئەم کۆبوونەوەی کە دەکرێت لە دۆخێکی زۆر بە پەلەدا دەکرێت. دوێنێ سەرۆکی پەرلەمان ڕایگەیاندکەوە کۆبوونەوەی پەرلەمان دەکرێت و سەرۆک کۆمار هەڵدەبژێردرێت. بۆیە ئەم ڕێوشوێنە بەڕاستی زۆر بەپەلەیە. وەکو گوتمان من پێم وایە ئەم هەنگاوە هاتووە بۆ ئەوەی کەوا ئیستحقاقە دەستوریەکان تەواو بکرێن، بە تایبەت دوای راپۆرتەکەی پلاسخات لە نێو ئەنجومەنی ئاسایشدا کە بەڕاستی ئەو جەخلەوە کردەوە کە پێویستە ئیستحقاقە دەستوریەکان تەواو بکرێن، حکوومەتی داهاتوو پێک بهێنرێت، سەرۆک کۆمار هەڵبژێردرێت، لە هەمان کاتدا کاندیدی سەرۆک وەزیرانی شەکلا بکرێتەوە ئەمە دواترێک پۆستە وەزاریەکان. ئەمە ئەگەرێک لە ئەگەری ئەوەی ئەگەر بێت ئەم دەستپێشخەریە سەری نەگرت، دەستپێشخەری دکتۆر عەبدوڵەتیف پارتی لە بەشداری حکوومەتی نوێ نەکات، لەلایەشی دیکەش سەدر بەشداری حکوومەت ناکات. پرسیارەکە ئەوەیە حکوومەت بە نەبوونی ئەم دوانە بە پارتی و بە سەدر پێک دێت؟ پێکهێنانی حکوومەت بەبێ پارتی پێک ناهێنرێ بە هیچ شێوازێک. سەرۆک کۆماریش تەنانەت و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان سەنگێکی قورسایی سیاسی گەورەی هەیە، یاریکەرێکی سەرەکیە، ژمارەیەکی زۆری کورسی هەیە، هاوبەشێکی گرنگی پرۆسەی سیاسیە. بۆیە لە بەرژەوەنی چوارچێوەی هەماهەنگی و تەواوی هاوبەشانی سیاسی نییە کە پەراوەستخستنێک هەبێت بۆ لایەنێکی سیاسی دیاریکراو.
بۆیە جەمسەرەکان لەم قۆناغەدا جەمسەرە سیاسیەکان بەتایبەت لە هەڵبژاردننی سەر کۆماردا پارتی نیمکرای کوردستان ڕۆڵێکی سەرەکی دەگێڕێت ئەگەر هاتوو لایەنە سیاسیەکان بەرەو یەکلاکردنەوەی ئەم تەنگژەیە هەنگاو بنێن ئێمە پێمان دەڵێن تاوەکو ئەم ساتە تاوەکو تەنگژە ئەم ساتە بەڕاستی ئەم پرسە یەکلا نەکراوەتەوە بۆیە هەر تەنگژەکە بەردەوامە پێویستە ئیرادێکی سیاسی جدی هەبێت بۆ ئەوەی ئەم تەنگژە یەکلا بکرێتەوە لە هەمە کاتدا بنەمای تەوافقیش لە بەرچاو بگیرێت ڕەنگە کەسایەکی تەوافقی هەبێت لە لێوان هەردوو حیزبە کوردیەکەدا لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی لە کەسایەتی بەڕێز عەبدولەتیف ڕەشید ئەم سیناریۆیە لە هەمان کاتدا پێشنیاز کراوە هەر وەکو چۆن من لەسەرتاوە گوتم ترس هەیە بەڕاستی ئاستەنگ هەیە لەمپەر هەیە لە بەردەم لایەنە سیاسیەکاندا تەنانەت کۆمەڵگەی عراقیدا بۆ کۆمونەوەی بەیانی لە هەمان کاتدا ترس هەیە بۆ کۆمونەوەکە نەکرێت بۆ ئەوەی کەوا چوارچەوەی هەماهەنگیش یاخود ڕەوتی سەدریش بە هەمان شێوە ئەوەنیش بابەتێکی دیکەن بە دیاریکراوی ترسەکە چییە؟ نعم الكل يعرف هەمووان دەزانن الكل يعرف هەمووان ئەوە دەزانن کە ڕەوتی سەدر بە یەک تویت لە بەڕێز سەدرەوە دەتوانێت بابەتەکە تێک بدا ئەم ڕێڕەوە سیاسیە ئەم پرۆسە سیاسیە بابەتەکە تێک بدا وەکوی کە باسی دەکەی هي ليست مع وا دەکات نعم بەڵێ نعم ربما بەڵێ ڕەنگە شتێکی لە بابەتە ڕووبدا بەڕێز سەدر خودداری هەبێ لەسەر کەسایەتیەک کاندیدێکی دیاریکرا و کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو بابەتەی کە یەکێتی هاوپەیمانی چوارچەوەی هەماهەنگیە پەیوەندیەکان گرژن لە نێوان چوارچەوەی هەماهەنگی ڕەوتی سەدردا تا ئەم ساتە بۆیە ڕەنگە بەڕێز سەدر نەیەوێت کەوا کاندیدی یەکێتی سەرکەوتوو بێت ئەمە یەکێکە لە ترسەکان بەڵام ترسی دیکەش هەیە کە بە تێپەڕاندنی ئەم هەنگاوە باتە هەڵبژاردننی سەر کۆمار ئەمە چی دەگەێنێت ئەمە ئەوە دەگەێنێت کەوا هەڵبژاردننی کاندیدی سەرۆک وەزیران بەڕێز محەممەد شیع سوودانی ئەمەش بەڕاستی ڕەوتی سەدەڕێ ئەمە ناخوازێت بۆیە دەیەوێت پرۆسەی سیاسی لە عراقدا پەت بخات ئەگەر هاتوو ڕێکەوتنێک هەبێت لە پشت پەردەوە بەکو چۆن بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن باسییان کردووە ئەگەر چی هەواڵی ناڕاستیش بن بەڵام ئاماژە هەیە بەڕاستی مجاملێک هەیە لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە بۆ ڕەوتی سەدر بۆ ئەوەی کەوا هەندێک پۆستی وەزاری 6 پۆستی وەزاری بە ڕەوتی سەدر بدرێت 6 وەزارات لە بەرامبەر چی لە بەرامبەر ئەوەی کە ڕەوتی سەدر بەشداری لە پرۆسەی سیاسیدا بکات و ئەم هەنگاوە سیاسیات تێپەڕێندرێت بۆ تاواکردنی ئێستاقاغا دەستوورەکە لەگەڵ هەموو ئەم بژاردانە و ئەم هەموو سیناریۆیەی کە هەیە بەڕاستی لایەنە سیاسیەکان ترسیان هەیە ڕەنگە ڕەوتی سەدر پەرچەکردداری هەبێت لە شەقامدا بۆ پێیکە ئێستا ڕەوتی سەدر لە دەرەوەی گۆڕەپانی سیاسی عراقیدایە بۆیە ڕەنگە یەکێکە لە ئەسینە هۆکارەکان پەلەکردن لە بەستنی کۆبوونەوەی بەیانی ڕەنگە ئەم هۆکارە بێت بۆ ئەوەی کەوا سەرۆک کۆمار هەڵ بژێردرێت ئەمە لە پێناو چییە لە پێناو تێپەڕاندنی ئەم تەنگژەیە لە هەمان کاتدا بۆ ئەوەیە کە ئەم با دەرماوەیە بقۆزرێتەوە بوو ئێستاقاغا دەستووریەکان تەواو بکرێن چونکە دەبینی ئەم ماوەیە سەدر بێدەنگێکی هەڵبژاردووە دواتری سەرۆک وەزیرانیش هەڵبژێردرێت. بەڵێ دکتۆر عەمار بەهادلی شارەزای سیاسی لە بەغدا و لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ دکتۆر ماندوومان کردیت.